بەشە تەکنەلۆجیەکان لە هەرێمی کوردستان بەشی ڕووپێوان بەزان کۆڵاین و پارالێل و ئێواران چەندی وەرگرتووە. سلااوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر تۆماری گشتی واروها ئەندامی لیژنەی ڕاوێژکاری بۆ پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین لە کەناڵەکەی خۆتانەوە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتتانین بۆ ئەوەی باسی بەشی ڕووپێوان بکەین تاوەکو بزانین بۆ ساڵی 2021-2022 بە پارالێل و ئێواران و زانکۆڵاین چەندی وەرگرتووە تاوەکو ئێوە خۆشەویستیش وەکو بەرچاو ڕوونیەک وەکو زانیاری لە کاتی پڕکردنەوەی فۆرمی زانکۆڵاین سوودی لێ ببێنن. هەر بۆیە تا کۆتایی ڤیدۆ بینەرمان بن تاوەکو سوود لە کەمترین کۆنەبرەکانیان وەربگرن و بزانن ئەو بەشە لە کوێی هەرێمی کوردستاندا هەیە. لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵی ئاسۆی زانکۆ لە یاد مەکەن. زۆر بە ئاسانی یەک کلیکێکە و لە سەبسکرایبەکەی بدەن. هەروەها کەناڵەکەمان بۆ هاوڕەکانتان شێر بکەن تاوەکو ئەوانیش سوودی لێ ببینن. لە ئینستاگرامیش بە هەمان ناونیشان فۆلۆمان بکەن. هیوامان سەرکەوتنتانە.